سلاوتان لەبێت بەڕێزان هەواڵەکانی سعات نۆتان پێشکەشەکەم. قوبات ساڵەبانی بەبوونی دەست بەکاربوونی لەیلا عومەر عەلی وەکو سەرۆکی شارەوانی سلێمانی ڕایگەیاند جێگەی شانازیە کە لە سەردەمی کاری ئێمەدا خاتوونێک و پۆستەی وەرگرتووە. زیاتر لە 170 ڕوفاتی ئەنفالەکان ماوەی 3 ساڵە لە سەماوە دۆزراونەتەوە بەڵام بە بیانووی کۆڕۆناوە تاوکو ئێستا نەهێنراونەتەوە. باوی سیسیلا بەڕێوەچوونی کارەکانیان 5 ساڵ بە سەروادی تەوابوونی زیاتر لە 40 پرۆژەی نیشتەجێبوون لە کەرکووک تێپەڕی و تاوکو ئێستاش تەواو نەکراوە. قوبات ساڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بەبوونی دەست بەکاربوونی لەیلا عومەر عەلی وەکو یەکەمین ژن کە پۆستی سەرۆکی شارەوانی سلێمانی وەربگرێت لە پامێکدا ڕێگەیاند. لە مێژووی 237 ساڵی سلێمانیدا بۆ یەکەم جار ژنێک بۆ سەرۆکی شارەوانی. ئەگەرچی ڕەنگە بۆ هەندێک ئەمە ڕووداوێکی ئاسایی بێت بەڵام بۆ من جێگەی شانازیەکە لە سەردەمی کاری ئێمەدا خاتوونێک ئەم پۆستەی وەرگرتووە. متمانم با لەیلا خان هەیە کاری جوان بکات و لە زۆرێک لەوانەی پێشخۆی سەرکەوتووتر بێت. ئاماژەی بۆش کردووە ئەوەی پەیوەندی بە ئێمەوە هەیە بەڵێن دەدەین پێکەوە کاری جددی بکەین بۆ خزمەتکردنی زیاتر و نێشتنی زیادەڕەوی سەرپێچی یاسایی لە سنووری شارەوانی سلێمانیدا. هەتاوەکو بەندەش لەرەکدا بم هەموو توانە و هەوڵێک دەخەمەگەڕ لە پێناو پێشخستنی ژنان و کچانمان و بە شایستەیان دەزانین بگەن با پۆستە باڵەکان چ لە کەرتی حکومی بێت یاخود کەرتی تایبەت تاوەکو پێمان بکرێت پشتیوانیان دەبین. زیاتر لە 170 ڕوفاتی ئەنفالەکان ماوەی 3 ساڵە لە ناوچەیەکی شاری سەماوە دۆزراونەتەوە بەڵام بە بیانووی کۆڕۆناوە تاوکو ئێستا نەهێنراونەتەوە. چالاکوانانی بواری جینۆسایدیش حکوومەتی هەرێم عێراق بە کەمتر خەم دەزان و دەڵێن لە ئێستادا هەردوو لە هیچ گرنگیەک با گۆڕە بە کۆمەڵەکان و ڕوفاتەکانیش نادەن. ماوەی 3 ساڵە ڕووفاتی 170 ستەم لێکراوی ئەنفالکراوان لە گۆڕێکی بە کۆمەڵ لە بیابانەکانی پارێزگای سەماوەی خواروی عێراق هەڵدراونەتەوە بەڵام بە بیانی کۆرۆناوە تا ئێستا نەگەڕێنراونەتەوە بۆ زێدی خۆیان. سەرەتاکانی ساڵی 2019 لە ناوچەی شێخیەی سەر بە پارێزگای سەماوە سێگۆڕی بە کۆمەڵ دۆزرانەوە لە یەکێکیاندا 171 ڕووفاتی تێدا بوو. ئەو کات دەستگای شەهیدانی عێراق سەرجەم ڕووفاتەکانی گواستەوە بۆ پزیشکی دادوەری لە بەغدا بە مەبەستی وەرگرتنی سامپڵ بەڵام بە بیانی ڤایرۆسی کۆرۆناوە تا ئێستا ئەو ڕووفاتانە نەهێنراونەتەوە. دیارە ئەو گۆڕانە سێ گۆڕی بە کۆمەڵن لە سەماوە لە تەموزی 2019 دۆزرایەوە لە نەتیجەیەوەی هەندێک ڕەشەبا و گەردەدوڵ هەڵی کردو و جلوبەرگەکان کەوتوبە دەرو خۆی گۆڕەکانیش قولاییان کەمە بەڵام بەداخەوە یەک گۆڕی هەڵدرایەوە ئەو کاتە کە ڕووفاتی 171 کەسیتایە لە ژند و منداڵ پێکاتونە ڕووفاتەکان دواتر پەتای کۆرۆنا هات لەو کاتەوە تا ئێستا پاساوەکە لەبەر پەتای کۆرۆنەیەکە نەهێنراوەتەوە بەڵام سامپڵشی لێ وەرنەگیراوە لە بەغدا کەمتر خێمەکان ئەوەیە حکوومەتی هەرێم جددی نییە لە بابەتی هێنانەوەی ڕووفاتەکان حکوومەتی عێراقیش بە بابەتێکی گرنگی نازانێەوە من پێم وایە هەمان ئەو عقلیەتی کە ئەنفالی کردە هەمان ئەو عقلیەتە هێشتا لە بەغال بەرامبەر بەو ڕووفاتانە پەیڕەوەکرێەوە. شارەزایەکی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان دەڵێت هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان پێویستی بە چەند ڕێکارێکی یاسایی و هەماهەنگی نێوان دەستگای شەهیدانی عێراق و هەرێمی کوردستانە. هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵیش پرۆسێکی ئاسان نییەکەوە هەر بە گۆڕێک بێ هەڵدێ هەڵبەتە پێویستی بەکاری یاسایی خۆی هەیە بە ئەمنیەتی شوێنەکە بە کاری محکەمە ئەمە پرۆسەیەکە تۆزێ درێژخانە دەبێت توانایەکی زۆر بۆی بەکاربێنی تا بتوانێت ئەنجامی دەی. ئێستاکە نسبەیەکی ئەوی نەنیە لە دەوروبەری 2000 ڕووفاتێکمان توانیوە دەربیهێن و بیگەینەوە هەرێمی کوردستان. باقیەکەی تری هەمووی پەرتە بەداخەوە زۆر بەداخەوە لە بیابانەکانی سەماوە عەرعەر و نوگرە سەلمان و لەم شوێنانە پەرت بووە کاری وەکو پێویست بۆیان نەکراوە. قوربانیانی مەرگەساتی ئەنفال نزیکەی 182,000 کوردی بێتاوان بوون کە لەلایەن ڕژێمی بەعسی لە ناوچۆوە بێسەر و شوێن و زیندە بەچاڵ کران. تاکو ئێستا لە کۆی ئەو ژمارەیە
تەنها توانراوە ڕووفاتی 2000 کەسیان بهێنرێنەوە. لەو ژمارەیەشدا بەهۆی قورسی ڕێکارەکانەوە نەتوانراوە ناسنامەی هیچیان ئاشکرا بکرێت. زانانە بەز، کەناڵی کەرکووک. لەسەرم بابەتە دۆسی و قسەی زیاترەکەین بە میوانجاری بەڕێز خەلیل ڕەحیم بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان. ڕاستەخۆ لە ستۆدیۆمیانمە کاک خەلیل سوپاس بۆ ئامادەبوونت ئەوەی کەوا بینیمان و باسم کرد 171 ڕووفاتی ئەنفالکراوان هەیە لە بیابانەکانی باشووری سەماوە ماوەیەکی زۆرە کەوا ڕووفات وە گۆڕی بە کۆمەڵیش ئەدۆزرێتەوە بە هەمان شێوە حکوومەتەکان هەم هەرێم هەم عێراق بە بیانووی جیاواز نەیانگەڕاندۆتەوە لە ماوەی ڕابردووشە بە بیانووی کۆڕۆنا. ئێستا هیچ بیانوویەک ماوە بۆ نەگەڕانەوەیان؟ بەڵێ سپاس بۆ بانگێشتەکەتان. سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان و جینۆساید کراوان و ئەنفال کراوان و چیماماران کراوان. بەڕاستیەکەی هێنانەوەی ڕووفاتی ئازیزانمان لە بیابانەکانی خواروو و ناوڕاستی عێراق ئەرکی سەرەکیە لەسەر حکوومەتی عێراقی. حکوومەتی فدرال بەپێی ئەو بڕیارەی کە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق بڕیاریدا بە لە سێدارەدانی عەلی حەسەن مەجید و دار و دەستەکەی و هەر لەو بڕیارەیە بڕیاری ئەوەی تێ قەرەبووی کەسوکاری ئەنفال کرد. حکوومەتی عێراقی لە مؤسسەی شوهەدای عێراق دایرێکی تایبەتیانەیە بە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان. یعنی بەداخەوە ئەوەی ئێمە ئەیبینین هەڵەسن بە هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵی نوێ لە عێراقدا. بەڵام ئازیزانی ئێمە زیاتر لە 30 ساڵ بەسەرەوەیە ڕووفاتی ئەنفال کراوان لە بیابانەکانە. حکوومەتی عێراقی یعنی ئەوە هەر ئەوە نییە حکوومەتی هەرێم هەسێت بۆ خۆی بە تەنها ناتوانێت هەسێ و بڕوا لەو بیابانانەی خواروی عێراق و ناوڕاستی عێراق گۆڵ هەڵداتەوە. ئەنیەوە ئیلا بۆ موافقەی حکوومەتی عێراقی ئەبێت. دواتر تیمێکی زۆر گەورەی ئەوێ ئەوانی کە شارەزان لە بواری هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ بە شۆفڵ و بە ئەوانە ناکرێت. یعنی تیمی تایبەتەیە ئەوانە خولی تایبەتیان بینیوە زۆربیان لە دەروی وڵات بۆ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان. کاتە کاک خەلیل ینی هۆکارەکان بۆچی گەڕێنەوە؟ بۆچی حکوومەتی عێراقی لە کاتێکدا بۆ نمونە ئەگەر بزانیت 2 ساڵ بەر لە ئێستا گۆڕێکی 4 گۆڕی بە کۆمەڵ دۆزراوەتەوە، 3 گۆڕی بە کۆمەڵ دۆزراوەتەوە لە بیابانەکانی باشووری سەماوە جارێکی تر. لەوانەیە بەشێکی زۆریان هاوڵاتی گەرمیانیش بووبێتن، ینی ئەنفالکراوەکان لەوارێ بە کۆمەڵێک هۆکاری نەتەوەی ئەنفالکرا بێتن. ئەمە بۆچی نەبووتە هۆکارێک بۆی حکوومەتی عێراق خەمی لێ بخوا بە دەرلەوە؟ ینی ئەم گلەیە لەوانەیە ئاراستەی حکوومەتی هەرێمیش بکرێت سیستەوە داوای نەکردووە تەنانەت لە بابەتی بە جینۆساید ناساندنی شاگلەی ئەوە کرێت کەەوە حکوومەتەکان زۆر گرنگی پێنادەن. بەڵێ بەڕاستی هێنانەوەی ئەو 3 گۆڕی بە کۆمەڵە ئەوەی کە لەو منطقەیەیە لە منطقەی تەل شێخیەیە لە بیابانەکانی سەماوە لە ڕێگای نوگرە سەلمانە ئەوەی کە زۆربەی زۆری کورد برا بۆ ئەو جێگایە. بەداخەوە گۆڕێکی هەڵدراوەتەوە 1 گۆڕیان 2 گۆڕی ماوە 2 گۆڕی وە کۆمەڵ هەڵ نەدراوەتەوە و ئەوەش حکوومەتی عێراقی و تیمی وەزارەتی شەهیدان لەوێ بوو بۆ هەڵدانەوە. یعنی بە هەماهەنگی لە نێوان تیمی وەزارەتی شەهیدان و حکوومەتی عێراقی مؤسسەی شوهەدا کە تایبەتە بۆ بوارە ئەو گۆڕی یەکەم هەڵدراوەتەوە. بەڵام بە هۆکاری ئەوەی لە 2019ەوە نەخۆشی کۆڕۆنا هاتە پێشەوە ئەو ڕووفاتانە لە گۆڕی یەکەم کە 171 ڕووفاتە و ئەم 170ەکە 97 بەداخەوە لە ڕووفاتی ژنانە و 74 منداڵە. ئەم 170ەکە لە توبعەدلی بەغدایە و ڕێکاری ئەوەنە ئاسانیە. ینی ئەمە فەحسی DNA ئەوێ یعنی ئەو جیازانش تەنها تایبەتە لە بەغا ئەوە نییە لە کوردستانە شتێکی وانە. حکوومەتی عێراقی بەڕاستی بەرامبەر هێنانەوەی ڕووفاتی گۆڕەوە کۆمەڵەکان خەمساردیەکە. ئێمە نالێن یعنی حکوومەتی هەرێم خەمساردی کراوە، بەڵام بەڕاستیەکەی لە 2019ەوە خەڵک یعنی ئەوە بوو بۆ ماوەی ساڵ نوێ زیاتر هەر نیانێشت قەدەغەیات و شۆ ئەوانە بوو
و پێم وایە وەزارەتی شەهیدانش لە بەرنامەی خۆیان دایناوە و کاری لەسەرەکە و ئینشاڵڵا ئێماوە ئازیزانی خۆمانن و هەمووی کەسوکاری ئەوانی کە لە وەزارەتی شەهیدانە کارەکەن زۆربەی زۆری کەسوکاری شەهیدان و ئەنفال کراوانە و کاری لەسەرەکری و کاری جدی لەسەرەکری و بۆ هێنانەوەی ئەم ڕووفاتانە لە بەرامبەر گەڕانەوەی ڕووفاتەکان و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و ئاشکراکردنی و کەسانەی کەوا بۆ نمونە ئەنفال کراون جگەل لە پشکنینی DNA کە بۆیان نەکرێت زۆر جار ینی کەسوکاری ئەنفال کراوان و شەهیدان گلەی ئەوواکەن ئەڵێن ماوەیەکی زۆری پێچێت چەندێکی پێچێت تاوەکو بە تەواوەتی هەموو شتێک ئاشکرا بەڵێ بەڕاستی زۆری پێچێت بۆچی هۆکارەکەی تەنها ئەو مختبەرانی کە تایبەتە بۆ بوارە لە بەغدایە و تەنها کار بۆ ئێمە ناکەن ئەوان ئەنێمە ڕۆژانە خۆتانە بینن لە شنگال و لە ڕوومادی و لە تکریت و لەمانە گۆڕی بە کۆمەڵ بووە لە سەردەمی لە 2014 کە شەڕی داعش بووە ینی حکوومەتی عێراقی ئێستا زیاتر کار لەسەر ئەو گۆڕە بە کۆمەڵە نوێیاناکە کاری لەسەر گۆڕی بە کۆمەڵ کە دادگای باڵای تاوانەکان بڕیاری لەسەرەوە داوە هێنانەوەی ڕووفاتەکان ملزەمی کردووە کە حکوومەتی عێراقی بەرپرس بێ بەرامبەر ئەو کارە ینی قەرەبوویان بکاتەوە قەرەبووی نەکردوێتەوە هێنانەوەی ڕووفاتەکان تا ئێستا نەکراوە ینی ئێمە بۆ خۆمان من ینی ساڵانێمە کە لە یادی ئەنفالە لە تۆبزەوە ئێمە بۆ خۆم هەموو ساڵێ بە داواکارێک لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێم و عێراقش داوام کردووە کە هێنانەوەی ئازیزانمان بابەز بێت لە گۆڕە بە کۆمەڵەکانی خواردوی عێراق کە پێم وایە زۆربەی زۆرشی خەڵکی ئەو ناوانە ئەزانن لەو بیابانانە لەکوێ گۆڕی بە کۆمەڵە کاک خەلیل باسی قەرەبووەکانت کردانی قەرەبووی هەم مادی هەیە هەم معنەوی هەیە بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان بەڕێز دەڵێی هەمویان کەسوکاری خۆمانن لە ماوەکانی ڕابردوو کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان پێ دوایە کەوا کەم تەرخەمی بەرامبەریان کرابێت وە لە ئێستاشدا لە دوای ئاشکراکردنی گۆڕە بە کۆمەڵەکان گرنگە کەوا چیان بۆ بکرێت بەڵێ بەڕاستی ئەوەی بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان هەر کارێک بکەی کەمە یعنی هەرچیان بۆ بکرێ قەرەبووی ئەوە ناکاتەوە کەسێک ئازیزترین کەسی لەدەستداوە بەڵام لە ڕووە مادیەکەوە حکوومەتی هەرێم بەپێی یاسا و بەپێی ڕێنمایی موچەیەکی ئەگەر کەمش بێت تەرخان کردووە بۆیان لە دوای نۆتوێکەوە ئەو موچانە دراوە و هێنانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان ینی وەک باسم کرد ڕێکاری زۆرە لە ڕێکاری یاسایی هەیە کە لە ناو سنووری حکوومەتی عێراقیە و هەڵدانەوەکەی ڕووفاتەکان لە تۆبعەدلی بەغدا ئەبێ پۆلێن بکرێتەوە دواتر بۆ ئەوەی ئەمانە خەڵکی شوێن بەڕاستی تا ئێستا 100% نەزانراوە خەڵک ینی پرسیارەکە لێرە ئەوە بمنویستمەوە بپرسم بۆچی حکوومەتی عێراق و بەغدا ئەوە ینی گرنگی پێنادات وەڵاهی هۆکارەکان پێم وایە زیاتر سیاسین هەر کاتێک وەزع سیاسەکە لە نێوان وەکو وەزارەت بەرکی خۆتان هەستاون هەوڵتان چی بۆ لە ماوەکانی ڕابردوو بەڵێ وەزارەتی شەهیدان بەڕاستی ئێمە لە 2019 وەزارەتی شەهیدان هەوڵی ئەوەیدا کە ئەو ڕووفاتانە بهێنرێتەوە بەڵام بە هۆکاری هاتنی نەخۆشی کۆڕۆنا وەزعەکان دواکەوت و تا ئێستا مایە کاتە ئەتوانین بڵێن لە ئێستا بە دوایانی کۆڕۆنا باردۆخە کە باش لە بەرنامەی خۆیان دایناوە کاری لەسەر زۆر باشە کاک خەلیل زۆر سپاس بۆ بەڕێزت کە لەگەڵم بووی دەستخۆش بەڕێز یەکەم پێشانگەیەرانی بۆ کاری دەستی لە هۆڵی تایم سنتەر مۆڵی شاری کەرکووک کرایە و بڕیارە 10 ڕۆژ بەردەوام بێت لە پێشانگەکەدا لەلایەن پیشەوەرانی ڕۆژهەڵاتی کوردستان و شارەکانی تری ئێرانەوە چەندین جۆر لا فەرش و کەلوپەلی فۆلکلۆری و کاری دەستی خرانە ڕوو بە وتی ئامادەبوانیش کردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە جگەلەوەی چالاکیەکی یابووریە هاوکات جەرفەتێکیشە بۆ ناساندنی بەرهەمەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. یەکەمین پێشانگای ئێرانی بۆ کاری دەستی لە کەرکووک کرایەوە. بەشداروانی پێشانگاکە یەکەم جارە ڕویان لە کەرکووک کردووە جگە لە خۆشحاڵی دەربڕین باسییان لە کاڵا و کاردەستیەکانیان کرد کە لە پێشانگاکەدا نمایش کراون و گزارشت لە فۆلکلۆری ڕۆژهەڵاتی کوردستان دەکات. شاری کرماشان بە تایبەت خۆم
ئەو ئەشەیە کە هێناومە هەمووی فولکلۆری شاری کرماشانە بەس بۆ ئەمە نزیکەی 3 ساڵێ لە کوردستانی عێراقی ئمە بەشداریەکەین لە چەند شاری دهۆک و هەولێر و سلێمانی بە تایبەت بەس ئەمیش یەکم جارە هاتینە بۆ شاری کەرکووک ئەم معرزمانی شێخ سۆ ڕێگە بەس لە تەواوی ئەکسەری شارێلی ئێرانە هاتوونە هەڵات هەر لە تەواوی دنیا بعضی شتگەلی هەز وەکو فەرش و مافور و ئەشیایی کە لە دارە دروستەکرێ وەکو تاوڵە وەکو ساز وەکو دەف ئەمانە هەمووی واقعەن تایبەتە بەر لە هەر لە ڕۆژهەڵاتنە لە تەواوی دنیا ناسراوە. خواردن و مافور و کاڵای فۆلکلۆری و چەندین بابەتی دیکە لە پێشانگاکەدا لەلایەن 20 پیشەوەری شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و چەند پارێزگایەکی دیکەی ئێرانەوە نمایش کراون. لە ڕۆژهەڵاتەوە هاتوین بەرپرسی ئەم مەجموعەمە من زیاتر لە سیدانە شەریکەی ئیشی دەستی هاتوون کە بۆ ئەوەی کە خەڵکی کەرکووک بێن سەردانیان بکەن لەگەڵ پیشەکانیانە ئاشنا بن زیاتر ئەوەی کە ئەمانە ئیشی دەستی خۆیانە خەڵکیش کەتێت هەم لە بۆ ئەمان قازانجە هەم بۆ ئەوانش قازانجە چونکە بە سادێکی گونجاو و هەرزان دەستیانەکەوێ خواردنەکان هەمویان ئێرانیە و سیبی سەلامەتی و پەروەندەی وەزارەت بێداشت و تاریخی میلادی لەسرە هەمووی تازەیە ئەوەختە ئێمە بۆ ماوەی 10 ڕۆژە لێرە بەردەوامین. ئێمە لە کرماشانەوە هاتووم لە ڕۆژهەڵاتەوە هەمووی ئیشی دەستی و من خۆم بە تایبەت نەخشی سەردەست و نەخشی دەموچای مناڵەکەم و ئەم ئەشیانم هێناو بۆ ئێوە کە خەڵکی کەرکووک بیبینێ لەگەڵی ئاشنا بێت بیناسێت. من هەست دەکەم کە زۆر باشە کە هەموو کەسێ لەگەڵی یەکترین ئاشنا بن بە یەکەوە مەسەڵەن چۆن بڵێم ئاشنا بنیتر بە یەکەوە مەسەڵەن بیناسرن ئەوەڵێم زۆر مهمە. بەڕای ئامادەبووان کردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە جگە لەوەی چالاکیەکی ئابوووریە هەروەها دەرفەتێکە بۆ ناساندنی کاڵا و پیشە فۆلکلۆریەکان و کاری دەستی ڕۆژهەڵاتی کوردستان و شارەکانی دیکەی ئێران. پێشانگاکە لە هۆڵی تایم سنتەر لا گەڕێکی ڕەحیماوەی شاری کەرکووک کراوەتەوە و بڕیارە 10 ڕۆژ بخایەنێت. دیار تاڵب کەناڵی کەرکووک. ڕاستەخۆ پامنەرمان حەسیب حارس لە پێشانگای کاری دەستی و لە تایم سنتەر مۆڵۆ لەگەڵمە بێت. حەسیب ئەم کاتت باش باسێکم پێشانگایەمان بۆ بکەوە پێمان بڵێ لە ساعت چەندەوە تاوەکو ساعت چەند بەردەوامە بێت. سڵاو ئەمە ئێستا لە تایم سنتەرین لە گەڕێکی ڕەحیماوی شاری کەرکووک بێگومان ئەوەی ئێستا بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووکەی بینێ پێشانگایەکی کاری دەستیە کە بە هاوبەشی ژمارەیەکی زۆر لە هەم کۆمپانیەکان و هەم بەهرەمەندەکانی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و شارەکانی دیکەی ئێران هاتوون ڕویان لە کەرکووک کردووە بۆ ئەوەی ئەم پێشانگایە بکەنەوە کاڵاو ئەو بەرهەمانەی کەوا هەیەە بەتابەتی کاڵا فۆلکلۆرەکانیان کە گزارش لە کەلتوری ئەو ناوچەیە دەکا بەتابەتی ڕۆژهەڵاتی کوردستان لەم پێشانگایە نمایش کراوە. ئەوەی ئەیبینی بە چای خۆمان خەڵکێکی زۆر لە هاوڵاتیانی کەرکووک ڕویان لە پێشانگاکە کردووە ئەوەش ئەوەیە کە بێگومان ئەمە هەنگاوێکی باشە هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی ئاڵوگۆڕی بازرگانی هەم لە ڕووی ئەوەی کە ئاشنا بن بەو کەلتورەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەیە. بۆ ئەوەی من زیاتر باسی ئەم پێشانگایە بکەم و هەروەها گرنگجیکردنەوەی پێشانگایە بکەم ڕوو لە بەڕێز شەوبۆخانەکەم شەوبۆخان بەڕێوبەری گروپی پێشانگاکەیە بێگومان بەشدارێکی کارای کردووەمە وەکو خۆی باسی کرد یەکەم جار نییە لەم پێشانگایە بەخێربێی بۆ کوردستان بۆ باشووری بۆ شاری کەرکووک بە تایبەتی گرنگی و ئامانجتان لەکردنەوە ئەم پێشانگایە چی بوو؟ سڵاو ڕێز و حرمەتم هەیە بۆ جەنابتان هەروە بۆ هاوڕێیەکانتان هەروە بۆ تۆ خەڵکی کەرکووک. من شۆبووم ناوە مستەفەوی فامیلیمە بەڕێوەبەری ئەم معرەزمە پێش و ئەمە دەدانێتر معرەزمان کردوێتەوە لە سلێمانی زۆر خەڵک حەزیان لە ئەشیاکان بوو و زۆر سەردانمانیان کردبوو بەس وتمان لە کەرکووکیش وەکو شارێکی
کە خەڵکێکی جۆراجۆری زۆری تێدایە و بڕێکێکی کوردن با ئێمان بەشداریە بکەین بزانین خەڵکەکەی ئێرە چۆن بڕیاریان چۆنە لەسەرم ئەشیاگەلەکە ئێمە هێناومانە هەروە لەگەڵ ئیشەکان ئێمە چاشنا بن و بین خۆمانیان پێیان بناسنین ئێمە لە سیدانە شاری ئێرانەوە هاتوین بە تایبەت کرماشانە کوردستانە قومە مەشهەدە قەزوێنە زەنجانە کرمانە ئەوەختە ئیسفەهانە هەمویان ئیشە دەستیەکانیان بە ئیشێکی زۆر زۆر گونجا و زۆر زۆر بە چالاکی هێناوە هەموویی بەرهەمی خۆیانە هەروە ئیسفادەی چاکیی لێکن خەڵکی کەرکووک وەروە خەڵکی ئێمە هێناومانە ئینشاڵڵا گەر حەزیان لێ بێت و سەردانمان بکەن و ئێمە چامان بەوان بکەوتەوە چاوین بە ئێمە بکەوێت. شەوخان ئەمە چەندەم پێشانگایە لە باشووری کوردستان ئامادەتان کردووە ڕێکتان خستووە و ئەمە بێگومان یەکەم جارە دێن بۆ کەرکووک ئەوەی بینیتان خەڵکی کەرکووک بە سەرجەم پێکاتەکانەوە بە کورد و تورکمان و عەرەب و پێکاتەکان هەمویان ڕویان لە پێشانگا کردووە پێشوازی خەڵکی کەرکووک لە کەلوپەلەکانتان لە کاڵاکانتان بە تایبەتی ئەوەی کە گزارش لە کەلتوری کوردستان ڕۆژهەڵاتەکات چۆن بینی؟ وەڵا بۆ یەکەم ڕۆژ زۆر زۆر مەمنونین و زۆر زۆر سپاس و ڕێزم هەیە بۆ هەموو چه تورکمان چه کورد چه عەرەبەکان کە هاتوون لە هەر بوارەکەمان ئێمەت بینی لەگەڵ یانە قسەمان کرد پێکەوە تەعامولمان بووگە وڵات بە من کە زۆر خۆش بوو ئینشاءڵڵا کە ئەوانی شەروە لە هاتنەوەی ئێمە خۆشحاڵ بوون و حەزمان پێ بکەن ئێمە ئەمە لە کەرکووکە یەکومین مەعرەزمانە ئینشاءڵڵا بۆ ماوەی دە ڕۆژ بەردەوامین دوای ئەوە گەرزانی خەڵک حەزی لێ گاز لێژێ پێبین و دە ڕۆژی دیکەش بمێنینەوە ئیتر ئەمە ئیشێکە لە عێراقا کردومانە ئەمە 11مین مەعرەزمانە ئەوەی بینیمان ژمارەیەک لەوانێکەوە بەشدارن خانمانن و بەشێکی زۆری کارەکان کاری دەستین ئەمە تا چەند بەهرە و توانای خانمانی ڕۆژهەڵاتی کوردستان دەدەخا و تا چەند گرنگی هەیە بۆی خانمانی ئێرە ئاڵوگۆڕی بیرروڕایان هەبێ لەسەر ئەو بابەتانێکەوە ئیشتیان تیا کردووە و ئایا پرۆژەتان لە داهاتوو هەیە بۆەوەی کاری هاوبەش بکەن؟ وەڵا زۆر زۆر پێمان خۆشە من مامۆستا ئاهێنم ئەمانش حەزکەن کە فێریانەکەین ژنی ئێرانی بە تایبەت ژنی کوردەواری لە هەموو شوێنەکە پا بەپای پیا و خەریکە ئیشەکات و ئیشی خۆیی هەیە و ئیشی ئێدارەی جەکات و ئەمجا ئیشی دەستی جەکات ئەمە نیشانە توانای ژنە نەتەنیا ژینی ئێران ئینشاڵڵا کە خەڵکی عێراقیش فێری ئەمیشە بێت و بە تایبەت کوردستانی عێراق و باشووریش هەر بۆ جۆرە ئێمە وەڵا پێمان خۆشە بەڕاستی ئەگەر دەوڵەت حمایەتمان بکات مامۆستا ئاهێنم ئەینە خدمەت لە اختیاری خانمانە دایەنین کە باڵکو فێری قاڵی بن فێری تابلۆ بن فێری کلاش و گیوە بن فێری چرم بن فێری زۆر چران ئەلانێمە لەناو ئەم مەعرەزە چکۆلە خۆمانە کەسی کەسن نزیک بە 12-13 کەسیان خانمن کە خۆیان هەستیان کردگە کە لەسەر پێی خۆیانەوە بستن کە خۆیان هەستیان کردگە هەڵسن لە وڵاتێکی دیگەوە شاری خۆیان بەجێ بێڵن و ئەشیاکانیان بێرن لێرە ئەرزی بکەن ئەمە خۆی شوێن جێگەی شانازیە و جێگەی ڕێز و احترامی هەیە بۆ ئەمانە خەڵکی ئێرەیچەکە ئەگەر حەزەکەم وڵا فێر بن ئەوانی جەروا بێن بۆ ئێران ئەوانی جەروا لە مارەزەکان ئێمە بەشداری بکەن و چاویان پێ بکەوێت و بزانن کە ئێمە لەوێ چ ئیشێگەکەین و ئیشمان چییە و چلۆن خەریکینە و ئیشە بەرهەمە ئەگەینینە جێگەی کە لە ناو ماڵا نابێ بە خەڵاتێک کە کەسێک بە هەدیە گەیە بە کەسێک ئێمە وڵا پێمان خۆشە بەڕاستی زۆر زۆریچ سپاس بۆ جەنابەت دێمە لای ڕۆژین خان ڕۆژین خانش سپاس بۆ شەو بۆ خان کە لەگەڵمانە بوو بەڕێوبەری گروپەکە دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ ئێوە و بۆ کارەکەتان هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی دەرخستنی بەهرە و تواناکانتانەوە منیش دەستخۆشی لە ئێوەکەم دەستخۆشی لە ئایدی تایم سنتەرەکەم دەستخۆشی لە هەمووی ئەو کەساناکەم کە حمایەتیان کرد لە ئێمە وەکو ئاسایش وەکو هەموو ئەوانەیە کە منیسە نازانم استثماراتە نازانم ناویان استخباراتە هەمووش کەسانێکە لەم بوارە بن ناویانم بیستووە بەس لەگەڵ یانە
زۆر بە نزیکی نەوەگم کە قسە بکەم وەمانە تاوای لێبوردنیانەکەم بۆ ئازێت و ئازارێک ئێمەدایان و حمایەتێکی ئەوان لە ئێمەیان کرد یەک دنیا مەمنون خوا حافظتان. زۆر سپاس بۆ جەنابەت. ڕۆژین خان یەکێکە لە بەشداربوانی ئەم پێشانگایە بێگومان ئەو بینیمان کە مامەڵی لەگەڵ سەرجەم هاوڵاتیانی کەرکووک کرد کە ڕوان لێ کرد بۆ خۆم جۆم لێ بوو هاوڵاتیانی تورکمان و عەرەب لەگەڵ قسەیانەکرد چەندە شارەزایی تەواوی ئەو زمانانەی نیە بەڵام وا خۆی ڕاهێناو کە ئەمە یەکەم ڕۆژە لە کەرکووکەوە بەردەوامە بێ ئەم چەند ڕۆژی داهاتوە بۆ ئەوەی بتوانێت کاڵاکانی ساخاتەوە. ڕۆژین ئەم کاتت باش جەنابەت وەکو خانمێک لە باشووری کوردستانەوە ئەم هەماهەنگیت چۆن دروست کرد لەگە خانمانی ڕۆژهەڵاتی کوردستان و تا چەند گرنگ بوو کە بەشداری بکەیت لەم پێشانگایە لە شاری کەرکووک. ئێمە کە بەشداری ئەم پێشانگەیەمان کرد و شێوازی هەماهەنگیمان لەگەڵ ئەم ستایڤە ئەوە بوو کە پێشنیاری کەرکووکیان کرد ئێمەش ئامانجمان بوو کە لە کەرکووک بەشداری بکەین و بەرهەمەکەی خۆمانیان پێیان بناسێنین. سواز بخوا زۆر پێشوازێکی زۆر باشمان لێکرا لە لایەنی هاوڵاتیانەوە خەڵکی تورکمان بوون عەرەب بوون کوردی خودی کەرکووک بوون زۆر باش بوون بەڕاستی پێشوازێکی زۆر بازیان کرد. ئێمەش ئامانجوان ئەوەیە کە ئەو بابەتە باشەی کرد ئیشی تیاکەین بە نرخێکی زۆر گونجاوتر کوالیتیکی زۆر بەرز پێشکەشیانکەین. تا چەند ئەوەی بینیت لێرە جیاوازی لەگەڵ ئەو پێشانگانەی کە لە شارەکانی دیکە هەرێمی کوردستانەتان کردەوە ئەم جیاوازەی کە بینیت لە کەرکووک چی بوو؟ بێگومان جیاوازیەکەی هەبوو ینی زۆر جیاوازە لە شارەکانی تر ئێمە بەشداریمان کردووە چەند پێشانگایەک بەشداریمان کردووە بەڵام کەرکووک شارێکی زۆر ینی ئامانجمان بووە ینی پێ بگەین بین بەشداری تیا بکەین فەرقی زۆر هەبوو خەڵکێکی زۆر پێشوازیان کرد. زۆر سپاس بۆ جەنابەت سەرکەوتوبی دەستان خۆش بێ. بەڵێ ڕەنگی دێمەوەلات بێگومان ئەوەی بینیتان بیرڕای بەشداربووان و سەرۆکی گروپەکەی پێشانگاکەیە و ئەوەی بە چای خۆتانی بینن هاوڵاتیانی زۆر لەسەر پێکاتەکان و ڕویان لەم پێشانگایە کردووە ئەوەی ماوەتۆ بیلم لێرە تایم سنتەر لە گەڕێکی ڕەحماوی شاری کەرکووک ئەمڕۆ یەکەم ڕۆژ بووە کە ئەم پێشانگایە کرایەوە و کاڵاکان و ئەوانەی کەوان نمایش کراون بەشێکی زۆری کاری دەستی خانمانی ڕۆژهەڵاتی کوردستانن و هەروەها شارەکانی دیکەی ئێران بێگومان وەکو باسییان کرد بڕیارە دەڕۆژ بخایەنێ و هەماهەنگی کراوە لەگەڵ لایەنە پێدارەکان بە تایبەتی ئیدارەی سنتەر مۆڵ سنتەر تایم بۆ ئەوەی کارەکانی بەباشی بەڕێوە بچێت. کامنەرمان حەسیب حارس زۆر سپاس کە لەگەڵم بوویت. بەهۆی سستیلا بەڕێوەچوونی کارەکانیان زیاتر لە 40 پرۆژەی نیشتەجێبوون لە کەرکووک 5 ساڵ بە سەروادەی تەوابوونیان تێپەڕی و تاوە نەکراون. بەشێک لە پرۆژەکانیش بەر لەو وادەی بۆیان دیاریکرابوو تەواوکران. هاوکات دەستی وەبەرهێنانی کەرکووکیش ڕایگەیاند زۆرترین کێشەی وەبەرهێنانی شارەکە لە پرۆژەکانی نیشتەجێبووندا. دەستەی وەبەرهێنانی کەرکووک چەند پرۆژەیەکی نیشتەجێبوون بەسەر دەکاتەوە مەبەستلەی چۆنەتی بەڕێوەچوونیانە. بەشێک لە پرۆژەکان 5 ساڵ تێپەڕیوە بەسەر ئەو ماوەی دیاریکراوە بۆ تەواوکردنیان بەڵام وەک خۆیان ماونەتەوە خاوەنەکانیشیان سەبارەت بەم بابەتە ڕای دەگەێنن. لە 2013 پرۆژە دەستی پێکراوە ئەوە کارانە کە بوونە سەبەبی ئەوەی ڕابۆسی و داعش و هۆکاری تر هەبووە باشە ئیتر لە 2019 لە 27/8 2020 دەست بەسەمە داگیرە و بەسە پرۆژەکەش داگیرە باشە بە ناوی ئاسوودەی سەهمەکان دەچوو لە تەنفیزی سلێمانی ئیتر ئێمەیان دەرکرد لەو کاتی دەرکراوە تاکو ئێستا ئێمە لە محکەمە و محکەمە کارین هەتا ئێستا محکەمە ئەم شانەی یەکلایی نەکردەوە. هەندێکی دیکەیان بەر لەو ماوەیەی بۆیان دیاری کرابوو تەواو بوونە و ڕادەستی خاوەنەکانیان کراونەتەوە. ئێمە لەم پرۆژەیەدا 291 نیشتەجێبوونمان هەیە و هەروەها باسەلەی دەستپێکردن و کۆتاهێنان ئێمە ئێستا لە
ستێپی کۆتایی پرۆژەکەمانی توانیمان لە کاتی دیاریکراوی خۆی بە سەرکەوتویی کارەکانمان جێبەجێ بکەین و دەستمان کردووە بە تەسلیمکردنی خانووەکان. زۆربەی خاوەن ماڵەکان ئێستا کلیلی ماڵەکانی خۆیان لایە و لە ئەگەری سستی لە کارکردن و جێبەجێنەکردنی کاری پرۆژەکان دەستەی وەبەرهێنانی کەرکووک دوای ئاگادارکردنەوەی بەڵێندەر و کۆمپانیاکان لە ئەگەری پابند نەبوون و مانەوەی پرۆژەکان مافی وەرگرتنەوەی مۆڵەتی کارکردنیان هەیە. جراتی یاسیەکانەوەیە کە تۆ دوو جاینزارێتی دوای ئەوە بەپێی ئەو ماوەی کە دواکەوتووە ئێمە غرامەیەکەین ئیتر بەپێی دواکەوتنەکەی بەپێی مەبلەغی ئەو پرۆژەیە دوایەوە گە پابند نەبێ بە جێبەجێکردنی ئەو بەرنامە و پلانانی کە ئێمە دامانناوە یان جدولی دەقەدم عمل سکاجوڵ ئەو کاتە ئێمە ئەو مۆڵەتەرلی ئەسێنێ لە بەرهێنەر و دوایەوە جاریشکە ئیدێنەوە بۆ بەرهێنەریشی تر کە مستۆفی بێ بۆ شوورتانە. زیاتر لە چل پرۆژەی یەکەی نیشتەجێبوون لە کەرکووک هەیە، بەڵام بە بیانی و ڕەوشی ئەمنی پارێزگاکە لە چەند ساڵی ڕابردوودا لەگەڵ هەبوونی کێشە لە گرێبەستەکان چەندین پرۆژە بە تەواو نەکراوی ماونەتەوە بۆ زووتر تەواوکردنیشیان دەستەی وەبەرهێنان لە ڕێگەی بەدواداچوونەکانیەوە دەیەوێت جێبەجێ بکرێن و بدرێن بە خاوەنەکانیان. زانانەباز، کەناڵی کەرکووک. ساڵانێکە قەزای کفری بەدەست خراپی جۆری ئاوی خواردنەوە بەهۆی سوێریەکەوە دەناڵێنێت. هەر بۆیش هاوڵاتیان چەندین جار داوان لەلایەنی پەیوەندیدار کردووە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە و بۆ مەبەستا بە بڕیاری قوبات تاڵەبانی. دوو پاڵاوگەی گەورە لە ناحیەی پێباز و قەزای کفری دروست دەکرێت. ئەگەرچی لە کفری گرفتی کەم ئاوی نییە، بەڵام گرفت لە کوالیت و جۆری ئاوی خواردنەوەدا هەیە، ئەویش بەهۆی شۆری ئاوەکەیەوە. بۆیە لە ڕابردوودا بۆ دابینکردنی ئاوی سازگار و شیرین لە ڕێگەی ڕاکێشانی بۆڕیەوە بە مەودای درێژی هەردوو قەزاکە سوود لە پرۆژەی ئاوی خورمات و وەرگیراوە. ساڵانێکە داواکاری هاوڵاتیان و ئیدارەی ناوچەکە دروستکردنی پاڵاوتگەیەکە بۆ ڕزگاربوون لەم گرفتە. بیرمان زۆرە بەس بەداخەوە ئاوەکەمان شۆرە، لەو شۆریە ئێمە زۆر زەرمەند بیمانە لە موبەردە جارێ وەکو چیم و بەردەمانەیە عەدم بووە ساڵی دوو جاگەرە ئێمە پاکیکەینەوە پیشەکەی هاڵشتکەین بۆڕی ئاوەکانمان کە ئاسن بێ ئەوەی ئاسن بوو کۆنەکان و ئستا باشە بووە بە لاستیک ئەوسا هەمووی ژەنگە گرت و خەڵک تووشی نەخۆشیات لەو ناحیەوە پاڵاوگەیەکمان بۆ بکەن داواکارین نەگەیەتە وەرزی هاوین چونکە ئەوە لە هاوینە دووبارە ئێمە توش ئەو کێشە هاوینەوە. بەڕێوبەری ئاوی کفریش ڕایدەگەێنێت جگە لە خراپی کوالیتی ئاوی کفری کێشەی کەم ئاوی نییە. بۆیە ماوەی 3 ساڵە دەرخستە و داواکاریان ئاراستەی حکوومەت کردووە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە. گرفتی شۆرەکەیە لە شاری کفری بۆی خەڵکی شارەکە سوودمەند بێت لەم پرۆژەیە وەکو گرفتی ئاومانی لە شارەکە و بۆیە ئەم پرۆژەیە لە 2009 تەرینکریا دەرخستەمان بۆی کردە ئامادەگەرەوە بەڕێز کاقوبات ڕەزامەندی وەرگردە بۆ ئەم پرۆژەیە بە زووترین کات ئینشەڵا جێبەجێ بکرێت. بە بڕیاری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت دوو پاڵاوتگەی گەورە لە ناحی پێباز و قەزای کفری دروست دەکرێت. پرۆژەی کۆمپاکتی ئاوی کفری کە پرۆژەیەکی گرنگە یەکێکە لە پرۆژە استراتیژیەکان و بەردەوامەکان و بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕیاری لێداوە و پێویستی ئەم شارە وەکو کۆمپاکت بۆ پاڵاوتن و بۆ تەسفێکردنی ئاو زۆر گرنگە چونکە ئێمە لە ڕێگەی ئەو کۆمپاکتەوە ئەتوانین تەختی هەموو ئاوی کفری بکەین. هەریەک لە ناحی پێبازی سەربا قەزای کەلار و شاری کفری لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیەوە خاوەنی ڕێژەیەکی باشن لە ئاو، ئەویش بەهۆی ئەو چەم و کانیاوانەی کە لە ناوچەکەدا بوونیان هەیە، بەڵام خراپی لە کوالیتی ئاودا گرفتی دانیشتوانەکەیانە. بە دروستکردنی ئەم پاڵاوتگانەش دەتوانرێت سوودی باش لە سەرچاوە ئاوەکانی ناوچەکە وەربگیرێت. دڵنیا مەحموود، کەناڵی کەرکووک، گەرمیان. ئاماژە بە سەردێڕی دۆمی هەواڵەکانەدا. لەسەر داوای مەلا کەریم تاقیکردنەوە بەرایەکانی سێی ناوەندی و 6 ئامادەی لاتکرێتەوە دەگوازرێنەوە بۆ قەزای خورمات و
خراپی ڕێگەوبانەکانی کوێ نیگەرانی شۆفێرانی لێ دەکەوێتەوە داواش لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن هۆڵەکان بۆ نۆژەنکردنەوەی ڕێگەوبانەکان چڕتر بکەنەوە. عێراق دوایین قۆناغی قەرەبووکردنەوە ڕادەستی وڵاتی کوێیت دەکات. لە سەرزاوی مەلا کەریم جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان تاقیکردنەوە بەرایەکانی سێی ناوەندی و شەشی ئامادەی لە تکریتەوە دەگوازرێنەوە بۆ قەزای خوڕماتوو. لەوبارەیەوە مەلا کەریم شکوور جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەاند. دوا بە دوای سەردانمان بۆ لای وەزیری پەروەردەی عێراق و گەاندنی داواکاری خوێندکارانی خوڕماتوو بۆ گواستنەوەی تاقیکردنەوە بەرایەکانی پۆلە کۆساکانی 6 و 3 لە شاری تکریتەوە بۆ قەزای خوڕماتوو. ڕەزامەندی نیشاندا لەسەر بەڕێوەچوونی تاقیکردنەوەکان لە قەزاکە. بامەبەستی دەستکردن با جێبەجێکردنی پرۆژەی هێڵیاسنی لە هەرێمی کوردستان یاداشتی لێکتێگەیشتن لە نێوان وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی هەرێمی کوردستان و کۆمپانیایی دوێجەبانی ئەڵمانی مزاکرا. دانا عەبدولکەریم وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند. دوای ساڵ و نیوە گفتوگۆکردن لەگەڵ کۆمپانیای دوێجەبانی ئەڵمانی توانیان یاداشتی لە یەکتێگەیشتن ئیمزا بکەن بۆی ببێتە سەرەتایەک بۆ قۆناغەکانی داهاتووی پرۆژەکە. تیشەم پرۆژەیە تەنها سوودی بۆ هەرێمی کوردستان نابێت بەڵکو سوودی بۆ عێراق و وڵاتانی دراوسێش دەبێت بۆی بتوانن ئاڵگۆڕی بازرگانی و هاتوچۆی زیاتر بکەن. خۆشبەختانە ئەمڕۆ دوای ساڵ و نیوێ گفتوگۆکردن لەگەڵ کۆمپانیای دویچەبانی ئەڵمانی توانیمان یاداشتی لێکتێگەیشتن واژوو بکەین بۆ ئەوەی ببێ بە سەرەتایەک بۆ قۆناغەکانی داهاتووی پرۆژەکە کە لە داهاتووە هەم لە بواری دیزاینکردن هەم لە بواری هاوکاریکردنی پەیداکردنی بودجەی پرۆژەکە هەم لە سەرپەرشتیکردن و هەم لە بواری بەڕێوەبردننی پرۆژەکەشە لە داهاتوە دوای تەواوبوونی. ئەمانە چەند قۆناغێکی گرنگن و کاتی زۆریانەوێت. ئومێدەوارین کە هاوبەشەکەمان کۆمپانیای دویچەبان هاوکاریشی باش بێت و بتوانین بە سەرکەوتویی ئەم پرۆژە گرنگە لە هەرێمی کوردستان تەواو بکەین کە بەدڵنیایی نەک تەنها سوودی بۆ هەرێمی کوردستانە بێ بەڵکو بۆ عێراق و بۆ وڵاتانی دراوسێشە بێت کە بتوانین ئاڵوگۆڕی بازرگانی و هاتوچۆ و بەیەگەیشتن زیاتر بکەین. چالاکوانانی کۆمەڵی مەزنی و شۆفێرانی سنووری کۆیە نیگەرانن لە خراپی ڕێگەوبانەکان کە بەهۆی ڕووداوی هاتوچۆی لێ دەکەوێتەوە. داواش لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن هەوڵەکان بۆ نۆژەنکردنەوەی ڕێگەوبانەکان چڕتر بکەنەوە. لە بری خوێندنی وانەکان پرسەیان بۆ وانی هاوڕێیان جێڕا کە ڕووداوێکی هاتوچۆ بۆ ئەبەت لێکی کردن. ئێستا کورسی و مێزەکەی وانی تەمەن 18 ساڵ بوون بە یادگاری هاوپۆلەکانی. بۆ ڕۆحی پاکی ئەم خوێندکارە شیرینەمان کەوکو منداڵی خۆمان پەروەردەمان کردووە لە ماتەمینی دانگ. ئەمە بەڕاستی ستافی کۆمەڵگە بە کۆی گشتی بە مامۆستایان و بە هەموو خوێندکارانیشەوە بە پێوە ڕاستاین و لەسەر پێوەستاوین بۆ ماتەمین و ڕەشپۆشین بۆ ڕۆحی پاکی خوێندکاروان مەریوان ئینشاڵڵا خوای گەورە بە بەشتی بەرنی شاد دەکات. بێگومان خەون و ئامانجی زۆری هەبوو لە ژیاندا بەڵام ژیان دەرفەتی ئەوەی پێنەدا کە بگا بە ئامانجەکانی و ئەوی لە ئێمە بردەوە. سەرخۆشی خۆم ئاڕاستای هەموو خێزانی خۆشەویست و خوێندکار و مامۆستاکانمان دەکەین. ڕۆپەیامی ئاسۆزی و خۆشەویستی و وەفاداری خۆشەویستیمان بۆ یەکتر دووپات کردەوە لەگەڵ مامۆستا و قوتابیەکان کە پێش لە دەستدانی ئازیزێکمان یەکترمان خۆش بێ و قەدری یەکبیر بگرین و وەفادار بین بەرامبەر یەکتری. ڕووداوەکانی هاتوچۆ مۆتەکەی زۆرێک لە خێزان و هاوڵاتیانی شاری کۆیە بووە. ئەگەرچی لالایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کۆیەوە با بەردەوامی ڕێنمایی و هۆشیاری لە ناوەندەکانی خوێندن و شوێنە گشتیەکان بڵاو دەکرێتەوە. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کۆیە 12 ڕووداوی هاتوچۆ تۆماکراوە تەنها لە مانجیەکدا لە ساڵی 2022 بەهۆیەوە یەک کەس گیانی لە دەستداوە و 12 کەسیش زامدار بوونە.
ئەگەر بمانەوێت بەراوردێک بکەین نێوان مانگ و ساڵەکاندا لە ڕێژەی ڕووداوەکانی هاتووە پێویستمان بەوەیە کە پلانێکی گشتگیری هەبیتن لە سەرتاسەری کورسان کاری پێ بکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئامارەکان دڵخۆشکردن لە چاو مانجێکی ساڵی 2021 ڕێژەی ڕووداوەکانی هاتووە هەم کەمی کردو هەم ژمارەی مردووەکان و بریندارەکانیش کەمی کردووە لەگەڵ ئەوەشدا ئێمە بەردەوام لە بەڕێبەرایەتی هاتووی کۆیە لە ڕێگای مەفارێزەکانمان لە ڕێگای دەرەوەی شار و سنتەری شار و لە هەر پێنج ناحیەکەی سنووری بەڕێبەرایەتی هاتووی کۆیە بەردەوام بازگەمان هەیە مەفرەزەمان هەیە و لەگەڵ ئەوەشدا ڕاگەیانی بەڕێبەرایەتیەکەمان هۆشیاری و ڕێنمایی بەسەر شۆفێران و هاوڵاتیان و ناوەندەکانی خوێنیش بەردەوام کاری لەسەر دەکەین. لە سنووری قەزای کۆیە و دوومانجی سەرەتای ئەم ساڵ ڕووداوەکانی هاتوچۆ تا ڕادەیەک کەمیان کردووە بەڵام چالاکوانانی کۆمەڵی مەدەنی و شۆفێران نیگەرانن لە ئاست خراپی ڕێگاوبانەکانی دەڤەرەکەیان. لا قەزای کۆیەوە کاروان نازم کەناڵی کەرکووک. با دروشمی نامەی ئاشتی ڕێکخراوی ئۆستا بۆ پەرەپێدانی مرۆیی خولێکی 8 ڕۆژەی بۆ ژمارەیەک لا گەنجی پێکهاتە جیاوازەکانی شاری کەرکووک کردوتەوە و تیایدا چەندین بابەتی جۆراوجۆری کۆمەڵایەتی باز دەکرێت. ئامانجیش لە خولەکە دروستکردنی گیانی تەبەوی پێکەوە ژیانی نێوان پێکهاتەکانی شارەکەیە. پرۆژەیەکمان هەیە لەسەر نامەی ئاشتی ئەم پرۆژە بریتیە لە چەند خۆناغی یەکەم سازدانی خولیەکە بۆ 6 گەنج هەر 2 ڕۆژ بۆ 15 گەنج بابەتەکانی ئەو خولە پێکدێن لە با بڵێن مافی مرۆڤ و مافی کەمە ئاینەکان و نەتەوەکان و مەفهومی جەندەر و زایدەن بینایی سەلام و حەلی نیزاعات. ئامانجەوەیە کە بتوانین کۆمەڵی گەنج دروستکەین کە بتوانن پێکەوە ژیانێکی ڕاستەقینە لە داهاتوو دروستکەن لەبەر ئەوەی گەنج نەوات و داهاتووی هەموو کۆمەلگاکانە بۆیە ئێمە ئەمانەوێت لە ئێستا و ئەم کۆمەڵە گەنجە دروستکەین و ببنە سەرکردەوە بنە قایل لە ناو کۆمەلگاکانی خۆیان بۆی بتوانن لە داهاتوودا باشتر و ئارامتر گفتوگۆ بتوانن گفتوگۆ لەگەڵ یەک بکەن و بتوانن پێکەوە بژن و بتوانن پێکەوە ژیانێکی جوان دروستکەن لە ناو شاری کەرکووکە. بەپێی راپۆرتێکی لیژنەی تایبەت بە چاودێریکردنی قەرەبووکردنەوەی کوێیت لەلایەن عێراقەوە لە نەتەوە گرتووەکان. عێراق دوایین قۆناغی قەرەبووکردنەوەی ڕادەستی وڵاتی کوێیت کرد. بە گوێرەی و راپۆرتە دوایین پارەدان لە سیانزەی مانگی یەکەم ساڵدا بە بڕی 630 ملیۆن دۆلار بووە کە دراوە بەوانەی زیانیان لە کوێیت بەرکەوتووە. عێراق دوایین قۆناغی قەرەبووکردنەوەی ڕادەستی وڵاتی کوێیت کرد ئەویش دوای ئەوەی ساڵی 1990 ئەو وڵاتە لەلایەن ڕژێمەکەی سەدام حسێنەوە داگیر کرا و زیانی زۆر بەر کۆمپانیا و ژێرخانی ئابووری کەوت. لیژنەیەکی تایبەت بە چاودێریکردنی قەرەبووکردنەوەی کوێیت لەلایەن عێراقەوە لە نەتەوە یەکگرتووەکان راپۆرتێکی بڵاو کردەوە و بەپێی راپۆرتەکە عێراق بڕی زیاتر لە 52 میلیارد دۆلاری وەک قەرەبوو ڕادەستی کوێیت کردووە. لیژنەکەی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 1991 بە بڕیاری 692 ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان بۆ بەڕێوەبردننی قەرەبووی قەرزەکانی کۆیت لە عێراق پێکاتە بوو پارەی قەرەبووکردنەوەکەی لە ڕێگەی دانانی باجی 5% لە فرۆشتنی نەوت و بەرهەمە نەوتیەکانی دیکە کۆ کردبووەوە. بە گوێرەی ئەو راپۆرتە کە بە شێوەیەکی فەرمی لە ژنێڤ ڕاگەیەندراوە دوایین پارەدان لە سیانزەی مانگی یەکی ئەم ساڵدا بە بڕی 630 ملیۆن دۆلار بووە کە دراوە بەوانەی زیانیان بەرکەوتووە. وەرگرانی قەرەبووەکە بۆ سەردەمی داگیرکردنی کۆیت لەلایەن عێراقەوە دەگەڕێتەوە و بریتین لە کەسی تایبەت و کۆمپانیا و ڕێکخراوە حکوومیەکان و گروپەکانی دیکە. لە دوی مانگی هەشتی ساڵی 1990دا سەدام حسێن سەرۆکی ڕژێمی بەعسی ڕووخاو فەرمانی بە سوپای عێراق کرد کۆیت داگیر بکەن و دەست بەسەر ئەو وڵاتەدا بگرن و پاشان بە 19هەمین پارێزگای عێراقی ناوبرد. ئەو داگیرکردنەش بە قورس لەسەر ئابووری عێراق شکایەوە و 100 ملیۆن دۆلار لەلایەن عێراقەوە وەکو قەرەبوو ڕادەستی ئەو وڵاتە کرا. لە راپۆرتەکەدا هاتووە هەرچەندە پێدەچێت ماوەی قەرەبووکردنەوەکە زۆر درێژ بێت بەڵام گرنگە تێبینی ئەوە بکەین کە چارەسەرکردنی نزیکەی 2 ملیۆن و 700 هەزار داواکاری قەرەبووکردنەوە بە بەهای 352 میلیارد دۆلار لەو ماوەیەدا کردووە کە ئەمەش لە مێژووی چارەسەرکردنی سکاڵا نێودەوڵەتیەکاندا بێوێنە بووە. عێراق لە سەردەمی ڕژێمی بەعسی لە ناوچوودا 2 جەنگی ماڵوێرانی لەگەڵ ئێران و کۆیتی دراوسێدا هەڵگیرساند و
بەهۆیانەوە وێڕای کوژرانی سەدان هەزار گەنجی ئەم وڵاتە هاوکات سەدان ملیۆن دۆلاریش زیانی بە ئابووری عێراق گەیاند. وێڕای ئەو دوو جەنگا بە هەمان شێوە بە ئاگر و ئاسن ڕوبەڕووی گەلەکەی خۆی بووەوە تا گەیشتە ئەو ئاستەی چەکی قەدەغەکراوی کیمیایی لە هەڵەبجەی شەید بەکار بهێنێت کە بەهۆیەوە زیاتر لە 5,000 هاوڵاتی بێدیفاع شەهید بوون. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.